ئێمە کە غەرق بووینی تر من هەمووی جانتاوشت لەسەراو بوو براکەم یەشێ بوو لەوانە کە لەسەر بەلەمەکە مایەوانێ ڕاپەڕینی ساڵی 1990 لە باشووری کوردستان سەرباری ئازادی زۆری نەخایاند شەڕی براکان و ماڵوێرانی لەگەڵ خۆی هێنا خراپی باری ئابووری زیاتر باڵی بەسەرم ناوچەیەدا کێشا ئەمەش خەڵکی ناچار کرد بۆ گەڕان بە دوای ژیانێکی باشتردا وڵات بەجێ بێڵن ڕۆژانە دەیان کەس ژیانی خۆیان دەدایە دەست ئەو ڕێگا مەترسیدارانەی کە لێوەی دەڕۆیشتن ئەمەش بە قۆناغی یەکەمی کۆچکردن هەژمار دەکرێت لە دوای ڕاپەڕینی باشووری کوردستان و تا وەکو ساڵی 2003 کەم تا زۆر بەردەوام بوو. بەر لە ساڵی 2003 کۆچکردنی یاسایی هاونیشتیمانیەکی ئاسایی باشووری کوردستان نەک هەر ئاسان نەبوو، بەڵکو مەحاڵ بوو. لەبەرەوە خەڵکی ناچار بوون پەنا بەرنە بەر ڕێگای قاچاغ. ڕێگا نایاساییەکان زۆر و ناڕوون بوون. هەندێک جار پەنابەر 8-9 سنووری ئەبری تا ئەگەیشتە مەنزڵ. یەکێک لەو ڕێگایانەی خەڵکی لێوەی هەڵدەهات ڕێگای پێڕۆیشتن بوو لە کوردستانەوە بەرەو وڵاتی تورکیا. لەوێشەوە بەبەلەم بەرەو ئەوروپا. خۆحەشاردان لە ئۆتۆمبیلی بار هەڵگردا کە لە تورکیا وەشتومەکیان دەگواستەوە بۆ وڵاتانی ئەوروپا ڕێگەیەکی تر بوو. هەندێکی تریان لە ئێرانەوە دەبران و بە دەستا و دەستی ئەم ڕێبەر و ئەو قاچاقچی دەبرانە وڵاتی تورکیا و لەوێشەوە بۆ ئەوروپا. هیچ کام لەم ڕێگایانەش سەلامەت و بێمەترسی نەبوون. چەندین کەس ژیانیان لە دەستدا، ژمارەیەکی زۆریش تا ئێستا بێسەر و شوێنن. یاگە خۆی کا بە ژوورە لەوانە تەنانە لە خۆشە جەڵدەیەک لێم بە. ئەو شەو بڵێم بۆ 26 مانگویستیان دەرچن شەوەکەی ئەو سەوتەی بۆ من نرد ئیتر بەس ئەو سەوتە بوو بە هیچ جۆری گوێم لە دەنگیان نەبوو. ئیتر کە شەپۆلەکە لیان بەلەمەکە خەرق بۆ میلای لەڵاو شایەتمان هێنا لێ ئێمەی براکەمێکی بولانە تەلەفۆنی بۆ قاچاقچەکە وتی گەرنم ئازاکەوە ئێمە تاو ئاخیر قسەی بەمری و هەرم جان خوا حافیز ویتر بەسەر جانتایەکە بوو بەزیتر ئەو لەحزێ من نەبینیەوە. فیدراسیۆنی پەنابەران ڕێکخراوێکی ناحکومی مرۆییە. کاریان پێشکەشکردنی خزمەتگوزاری خۆبەخشانەیە بە پەنابەرانی کورد و عێراقی. لە ئاست وڵاتانی ئەوروپا و ناوخۆی کوردستان بەرگری لە مافە جیهانیەکانی پەنابەران دەکات. ئێمە وەکو لقی کوردستان بەردەوام ڕەبتمان هەبوو لەگەڵ وڵاتی تورکیا نوێنەرمان لەوێ لەگەڵ وڵاتی یۆنان جگەلەوە لەگەڵ سەفارەتا بە بەردەوامی ئێمە لە سەرخەت بوون بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە بێسەر و شوێنن. ئەمە بانەوازێکە بۆ ئەو هاوڵاتیانی کە سوکاران بە مەبەستی پەنابەریە ڕوو لە ئەوروپا ئەکەن بۆ هەم گەڕانەوەی تەرمی ئەو کەسانە هەم گەڕان بە دوواداچون بۆ بێسەر و شوێنەکان. لە دوای پەلاماری داعش بۆ سەر خاکی عێراق و هەرێمی کوردستان قۆناغێکی تری کۆچی بەلێشا و بەرەو ئەوروپا دەستی پێکردەوە و تا ئێستاش بەردەوامە. ئەم جارەش شەڕ و قەیرانی ئابووری هۆکاری سەرەکی بوون کە خەڵکی عێراق و هەرێمی کوردستانی ناچار کردووە کۆچ بکەن. بە پێی ئامارێکی فیدراسیۆنی پەنابەران بۆ ساڵی 2016 و 2017 ئەوانەی لە عێراق و هەرێمی کوردستانەوە ڕوویان لە ئەوروپا کردووە و ناویان تۆمار کراوە 127,000 کەس دەبن.
ژمارەیەکیش لە کۆچبەران لە دەریا و دوورگەکانی نێوان تورکیا و ئەوروپا داخن کاون و بێسەر و شوێن بوون کە زیاتر لە 150 کەسیان خەڵکی هەرێمی کوردستانن. یەکی 2016 ئەمساڵ من و براکەم بڕیانمان نابڕوین بۆ ئەوروپا. سەرەتا لە مەتاری سلێمانیەوە سەرکەوتین چوین بۆ ئەوێ سەعات 10 بەیانی بوو، ئیتر تقریب بۆ 12 بۆ یەک ئێمە گەشتینە ئەوێ. هەردوو برا بەرهەم و هەرێم دوای ئەوەی بڕیاری ڕۆیشتنیاندا لەگەڵ یەکێک لە قاچاقچیەکانی ئەو ڕێگایە بە پارەیەکی زۆر ڕێکەوتبوون کە بە گرنتی و بە بەلەمێکی گەشت و گوزاری باش لە ڕێی دەریای ئیجەی نێوان تورکیا و یۆنان بیان پەڕێنێتەوە بەرەو ئەوروپا. برادێکی خۆیمان بینی بەحسا معاملەی لەگەڵ ئەوا کردبوو، نەفەری 23-24 وەرەقەمان خەوانە بوو، بەزیتر من نەمەناسی و ڕاستی بێت چکە و ئیش وشتی لەگەڵا کردبوو، چەند جارە چوو بۆ تووشا لەگەڵ یا برادری خۆشەویستی خۆی بوو بەحسابی خۆی من ناناسم. وتی یەختێکی گەورەیە هیچ کێشێکی نییە، هەر ئەوە چوویتە ناو یەختەکەەوە بە زەمان تۆ دەرچووی هیچ شتێکی نایە. وتم باش منی ژەم لەگەڵە قەرارمان نا هەردووکمان بێ خۆ. ئیتر دوای هەچەندتم ڕۆڵە من بە تەنیام جێمە ئەڵەن باوانەکەم کوتی قەینادایکە بە یەک خۆ بڕۆین تو براین باشین. وتم باشە دەی خواتان لەگەڵ بێ. ئیتر ئەو شەوە تا درەنگ دوو جار ئەو کوڕە تەلەفۆنی بۆ کردووە ڕسمی یەختەکەیشی پیشانی منیە. وتی دایکە ئەوە ڕسمی یەختەکەی بۆ یەختە ئەمان بە. وتم ئاخر ڕۆڵی گیانێسە ساردە و سەرمایە. وتی دایکە بەخوا بە چاو دروکان نیە و تێتان بەمە ئەو بەرەوە. ئەم ساڵ بە تایبەتی خەڵکی تیا بوو لە سەمبوڵا ئیشی نەفەریەکرد نەفەر ڕووی تێکرد، ینی خۆی بۆ ڕۆشتن هاتبوو تاخیرکە و 3 مانگە تاخیرکە و وتی نەفەرە بەم جا ئیشی ئەم قاچاقچێتیش چۆن ئەرونێ تۆ مانگە 2 مانگیش کە 6 نەفەر بنێرە خەڵق بووناسێ خەڵق ڕوو تێگا. وڵایەتی لەگە براکەمە سەرکەوتین و چونێ نا بەلەمەکەەوە بەحسامەوە یەختی سیاحیە ئەو کاتێ من نەمانزانی یەخە چیە و بەلەم چیە و ئاگامە لە هیچ نەبوو. وڵا کە چون سێرەکەم تەقریبا بە هەمووی 4 مەتر 5 مەتر بوو ئەگەر بش بووە ئەمە بەحساب یەختی سیاحی بوو. ئەنجا پڕ بوو لە نەفەری 3 دۆڵمەژی دابەزی هەمووی نەفەری تقریبی 30 بۆ 35 نەفەری تیا بوو. سەرکەوتین سێرەکەم ئافرەتوش لە ژێران و ژێرەکەی ئاوی تایە. شەو بوو ئێمە ئاگامە لە هیچ نەبوو ناچار بووین سەرکەوین. ئایلۆشتمان لەگەڵا بوو هەمووی چوە ژێر و ئایلەکان گەنجەکانی هەمووی چوونە سەرەوە. ئێمە خۆمانیشە بووین کە لەسەرەوە بووین دوو کوڕی سووریش بەلەمەکان لێ خوڕی. تورکەکە سەربەرشتی ئەمەیە کرد بەس تورکەکە خۆی گەڕایەوە لەسەر بەحرەکە. شێخ حسێن خەڵکی هەرێمی کوردستانە لە ساڵی 1995ەوە لە وڵاتی یۆنان نیشتەجێیە. لە ماوەی شەپۆلی کۆچی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەو بڕیارەدات وەک خۆبەخش کار لەگەڵ فیدراسیۆنی پەنابەراندا بکات. لە کاتی ڕوودانی هەر کارە ساتێک لەو دوورگانەی نزیکی وڵاتی یۆنان شێخ حسێن ئەچێتە شوێنی ڕووداوەکان و لە نزیکەوە زانیاری وەردەگرێت و فیدراسیۆن لە زۆربەی حاڵەت و ئامارەکان ئاگادارەکاتەوە. بەلەمێکیان پیشانیان بەلەمەکە بەلەمی گەشت و گوزارە، بەلەمێکی ڕێک و پێکی تازەیە، بەڵام کە ئەو شێوەی کە ئەیان گوازنەوە ئەیان بەنە سەر ئاوەکە زۆر بەشیان لە 180 بە شەو ئەیان بن بە شەو ئەو ئیشە ئەکرێت و ئەگوازرێنەوە. کاتێک کە ئەیان بەنە سەر ئاوەکە ئەو بەلەمە نییە کە ئەوان بینیویانە. ئەگەر ڕێگریش بکەن بڵێن ناڕێن لەوانەیە بیان کوژنی عەزیەتیان بن. کابرا هاتوت لە ئەستەمبوڵ دەفتەرێکی پێ 10,000 دۆلاری پێ 20,000 دۆلاری پێ ئەچی یەختێکی شڕاکڕێ یەختەکە کڕی هێنێ یاتە دەست نەفرێک بە نەفەرەگاڵێ لی خوڕێ یا چێ سووریەکی بۆ هێنێ لی خوڕێ. وتی چ دەقی ئێوە هەرەونە سەرکەوتین یەکسەر تاو دەرچوون. وتی هیچ ترسێکی نییە. وەڵی تر سەرکەوتین چل دەقەی چی ڕۆژین 4 دانە سەعات ئەم بەلەمە بەناو ئاوا سوڕاوە شەو بوو درەنگ بوو ئێمە ڕۆشتین. جەزیرەکە نیکالیتی بوو ئێمە لەو شوێنە گیرمان خوا لێماینەوە. وتی ئەوە جەزیرەکە ئێمە گەینێ بانزینیتیان نەما کوژایە چووکە زۆر سوڕایەوە. تەنانەت یەکێ لەوانە براکەی خۆشم بوو
مۆبایلەکەی منی بەدەستەوە بوو ڕسمی ناو بەلەمەکەی گر هیژێرەکەی وتی کاکە سەیریکە گەوەتا لە ناو بەلەمەکە ئاوی تێچووە وتی هیچ نییە 5 دقیقەتر یان بەلدەمتانەوە خەمتان نەبێ و ئیتر هەرو 5 دقیقە بوو ئێمە کە غەرق بووینی تر من هەمووی جانتاوشت لەسەراو بوو براکەم یەشێ بوو لەوانە کە لەسەر بەلەمەکە مایەوانەیە زۆر هاواری بۆ من کەوتی تو ئاگا لە خۆ بێ من لەنا ئاوەکەم بە حسابی خۆی و غەرق نابێ ناچێتە ئاوەکەوە بەسە بەلەمەکەەوە بوو بەس منوتم تو ئاگا لە خۆ بێ دا بەزەرە خوارەوانەیە تۆش وەکو من دەست بگرە بە جانتاوشتەوە ئێمە هیچ شتێکمان پێ نەبوو. ئەو شەو بڵێم بۆ 26 مانگویستیان دەرچن شەوەکەی ئەو سەوتەی بۆ من نرد ئیتر بەس ئەو سەوتە بوو بە هیچ جۆری گوێم لە دەنگیان نەبوو من زۆرە ترسام وتمە خنکێن لە ئاوەکە شتێکیان لێ کەچی تەلەفۆنم بۆ کردوتم بە قاچاغی نەیە نامەوێت کەچی ئەو سەوتەی بۆ من نردووە ئەبزانە ئەڵێ چی بە من دڵخۆشی مەیاتەوە ئێمە لە خۆمان لە خۆشیە خەریکە شێتە بیندایانلەوە تێبێ بەڕاست تێگەشتی ئەمانێرن بە مەتاڕ و لەو هەموو ڕێگە و کێشیان و ئێمە لە خۆشیان نازانین چی بکەین تێگەشتی دایشان. سەیران و هاوسەرەکەی ساڵی 1990 لەگەڵ 5 منداڵیان لەبەر بژێوی و سەختی باری ئابووری بە ڕێگای قاچاق بەرەو ئەوروپا کۆچەکەن. دوای گەیشتنیان بۆ وڵاتی ئەڵمانیا 11 ساڵ بەدەم چاوەڕوانیەوە بەسەر ئەبەن لە کەمپی پەنابەراندا. ساڵی 2011 مافی مانەوەیان پێدەدرێت. ئەوەندە ناخایەنێت شوانەی کوڕیان دیپۆرتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. ئەو کات تەمەنی 24 ساڵ دەبێت. لە دوای سەرهەڵدانی شەڕی داعش لە ساڵی 2016 شوانە لەگەڵ خوشکێکی بەناوی کانی کە ئەویش لە هەرێم دەژیا بڕیار دەدەن بە قاچاق خۆیان بگەیەنە لای خێزانەکەیان لە ئەڵمانیا. کوڕەکە چوو سارەکەی فرۆشت کە سارەکەی فرۆشت لەگەڵ خوشکەکەی وتم یان وتی دایگیان ئێمە ناین وتم ئەگەر یان بەڕێی قاچاغمەیان خەڵک زۆر مردووە خەڵک زۆر داماوە چونکە ئێمە ماڵێک هەبوو لە خوارەوەمان خەڵکی ڕانیە بۆ میوانیان هات وتی ڕێگاکە زۆر ناخۆشە ئەمیش پێی بڵم بگەڕێنەوە وای دی ئەکرد نێژ مەزاری قسەکە بەم تێکەشی نەمەتوانیە کەنیمە قسەی لەگەڵ بکەم وتم باوەجان بە قوربانم بگەڕم چی زۆر دەنگی بۆ ناردم وتم بەیانی جوابیێمەوانێ بەیانی کە هەستام ئەو کوڕە گۆرانی بێژەکەیان لەگەڵ بوو لایەکی بۆ نردوم بە دەنگەوە ئەڵێ داهێکیان ئەو ئاخیر کەڕەتمانە ئاخیر جانمانە تەلەفۆن بۆ خوشکەکەش یەکە لەیلا بە خوشکەکەی ئەڵێ بە قوربانت دەبم ئەو ئاوە زۆر ناخۆشە دوعای خێرمان بۆ بکە پەریگیان خۆ حافیز ئاخیر جارە شوانە و کانی خوشکی و لۆزانی خوشکەزای لەگەڵ 16 کەسی دیکە لە خزم و کەس و کارەکانیان دوای ئەوەی ئەگەنە وڵاتی تورکیا لەگەڵ یەکێک لە قاچاقچیەکان ڕێدەکەون هەتا لە ڕێی ئاوی ئیجەوە بیان پەڕێننەوە بەری ئەوروپا بەڵام لەو هەوڵە سەرکەوتو نابن و بەلەمەکەیان نوقم دەبێت. لە کۆی 19 کەسی ئەو خانەوادەیە تەنها 2 کەسیان ڕزگاریان دەبێت و 10 کەسی دیکەشیان بێسەر و شوێن دەبن. لە ناو تەرمی دۆزراوەکانیشدا شوانە و کانی تێدایە بەڵام لۆزانی 17 ساڵی کچی کانی تا ئێستا نەدۆزراوەتەوە. ئەمە ژوێنەی ئەو یەختەیە کە بابڵێن ئەندامانی خێزانی ماڵی سێرانخانی تیابوون کە بەداخەوە گیانیان لە دەزاویە سەر و شوێن بوون لە هەمان کاتە ئەمە چرکە ساتی ڕزگاربوونی 8 کەس لە ئەندامانی ناو ئەو یەختەیە کە لەلایەن پۆلیسی دەریاوانی دوورگەی سامۆس بە هاوکاری پۆلیسی پیسە گۆریۆ کە هەر سەر بەوەیە لە ساتی ڕزگارکردنیانە. خۆم چوون بە دوورگەی سامۆس بۆی لە نزیکەوە ئەو کارەساتە ببینم. یەکەم جێگا کە چوین ئەو ئوتێلە بوو کە هەندێک لەو سەرنشینی بەلەمەی کە لە ڕۆژی 27 مانگ لە تورکیاوە بەڕێکەوتووە بەرەو دوورگەکانی یۆنان یەختەکە نقم بوو. من نەسیحەتی خوشکەکەمم کرد نەسیحەتی زاواکەم کرد کوتممەیە نەمزانی کە کوڕ کچەکەم لە ڕێگە
ئەهۆیان باو مەیتەکەیان لەسەر بەحرا نەمزانی کوڕەکەم لەسەر یەخ دەمرێ. لە تورکیاوە بەڕێکەوتە بوون بۆ ئەسینا شەوی 21 دەسە 22 مانگ بوو. ئەو شەوەی کە ڕۆشتن شەو وتێن لە مەتاری بەکرەجە وتێن سعات 3 ئەڕوا تیارە. ئیتر لێرە لەمانی خۆمانەوانە لەو دی بووین قەڵەباڵغ بووین ئیتر سعات دەوری 2 لە مەتارەکە بووین. ئیتر لەگەڵ مامیە بوو لەگەڵ ئەو براژنەما بوو لەگەڵ ئەو برازانی تر مویتر باوەشی یەکتریمان کرد و ماچ یەکتریمان کرد و ئیتر تقریبا بۆ عەسرەکەی گەشتونە ئەستەمبۆڵ. ئالانی باوکی ئەحمەد ئەڵێت کاتێک ماڵی براکەم بڕیاریاندا کۆچ بکەن بۆ ئەوروپا منیش بڕیارمدا ئەحمەدی کوڕمیان لەگەڵ بنێرم. ئەحمەد تەمەنی 16 ساڵ بوو. بەوتەی باوکی ئەو ئەیویست خوێندن لە ئەوروپا تەواو بکات و دواتریش بتوانێت ئەوان بباتە ئەوێ. ڕۆژی 21/1/2016 ماڵی مامی ئەحمەد کە 5 سەرخێزان بوون لەگەڵ ئەحمەدی برازای لە ڕێگای ئیزمیرەوە دەیانەوێت بە بەلەم بەرەو یۆنان بپەڕنەوە. بەپێی ئامارێکی فیدراسیۆنی پەنابەران لەو بەلەمەدا 45 سەرنشینی تێدا بووە. پێش ئەوەی بگەنە وشکانی بەلەمەکەیان تووشی ڕووداوێک دەبێت و نوقم دەبێت. هیچ کەس لەو ڕووداوە ڕزگاری نابێت. تەرمی 13 کەس لە سەرنشینەکان دەدۆزرێنەوە و 32 کەسیشیان تا ئێستا بێسەر و شوێنن. معاملی پێشتر لەگە قاچاقچیشی کەیا بوو ئەو بەلەمی شێنابوو لەسەر ئاوەکە کە ئەو معاملەی بڵین یەختی سیاحی کرده بوو چوو بەسەر ئاوەکە بڵین لە ڕێی زەلامیشی ترەوە کە شتەکان بە مەزبوطی بۆ کرده بوو بەلەمەکەی بەدڵ نەبوو سەر نەکەوتە بوو. من ئەمە 25 زانەگەڵام ماوە زەبەر خاتیەوە من هەڵانم نەفەری 25 گەڵام ماوە. دوای ئەوە هاتبوو بۆ ناو ئەمە بڵین لە دەرەوەی ئەزمیر دوای هاتووە ناو ئەزمیر لە ئەزمیرەوە یەک ڕۆژ دوو ڕۆژیشکی پێچوو زەلامیشیکە تەلەفۆنی بۆ کرده بوو وتیبێ وەرە لای من بە یەختی سیاحیە و نێرم و بە مەزبوطی و بە شەرت و بڵین جەماعەتی نەفەری کەی لەگەڵا بووە لە ئەزمیر لە شوقەکە لەوێ لەگەڵیانە والحاصل وا ڕێکەوتبوون با بەلەمێکی سیاحی بیان بەنە ئەوەرە بۆ وێنان لەوێەوە شەو دیسان کە چوو بوونەوە سەر ئاوەکە جەماعەتێک بڵین لەگە قاچاقچیەکانە جەماعەتێک هاتبوون بە دەمانچۆ بەس چایان بەدەرەوە بۆ بەلەمێکی ماسیگریان هێناوە بە زۆری زۆرداری سەریان خستون بە زەبری چەقۆ و دەمانچە بەتەمانیان بە ئاوە پەڕێنە چینە ئەو بەرەوە وتیان 40 دقەیە وتم ئەقەچێکەکە 40 دقە بێ سەعاتێ بێ مشکلە نیە بەس بە سەلامەت بگەن ئینشاءالله ئیتر ئەم کارە ساتەی لێ پیا بووە. لە ڕووداوی 22 مانگە 22 تەنها ئەم کۆمەڵە ڕزگاریان بۆ بوو زۆرینەیان کەسوکاریان لە دەستدا بوو خێزان و مناڵەکانیان ئەمە لە کەمپێکان لە ئەسینای پایتەخت دواوی کە لە دورگەی سامۆزگەڕامەوە چوم سەردانم کردن. ئەمڕۆ 27/2/2016 کاتژمێر سێونی بەیانی چاوەڕوانین بۆ وێنانی ئەو تەرمانە بەداخەوە دیارە ئەمانە هی 22 تایەتی و ئەمانە دوای ماوەیەکی زۆر کە لە ناسینەوە بۆ کراوە و ئەمە دوایین تەرمەیستە لە وڵاتی یۆنان لە ڕێی قوپاڵیۆسخانەوە لە ڕێ هاوکاری فدراسیۆنەوە ئەم تەرمانە ناسراوەدەوە کە ماوەیەکی زۆر و بەداخەوە سەدان کەسی ترمان بێسەر و شوێنە کەس نازانێت لە گرتوخانەکان لە هایمەکان لایەن لای باندە قاچاق هاوڵاتیانی باشووری کوردستان کە لە ماوەی سەرەتای 2015 و 2016 کۆچیان کردبوون دە قوربانی نزیکەی 380 کەس بوون لە قوربانی و لەو ژمارە 140 کەس تەنیا لە بەحری جاخین کاوە. ئەمە خێزانی ماڵی ئاریانە کە تەرمی تەنها ئەم سێ کەسیان دۆزرایەوە ئاشتی و ئەنەس و ئەسما سیانە بوو کە گەڕانەوە ئەم سیانەی ئەم لاشیان کە ئێستا بێسەر و شوێن.
وا دە نەفەرمان تا دە نەفەر کوکە دوو مناڵ و ئیمێردەکەی دیار ئێمەسییان باخان هینە ڕەشید ئەوە دوو مناڵ و مێردەکەی دیارنی ئەمە شەش ئەویکان لۆزان دیارنیە ئەمە حەوت ئەو ئافرەتهین ئەویکان تێکەشی دوو مناڵ و خۆی دیار نییە باخان دە نەفەرمان دیارنێت ئەڵێن ماوە سەدەسا ئەو ڕسمەش لە سایەنەوە ئەوە کە ئەیبینی شکل و هەیکەل و هەموو شتێکی لەوە چێ بەس من خۆم نەبینی ناڵم لە تاو ئازاری قۆڵم کەسم نەبینی لەوێ نازانم ئەو ڕسمیشان گرتووە لەوێ من ئاگام لێنەوە چکە من چوون بۆ خەسخانە لەوێ شەو ڕۆژە من لە خەسخانە بووم ئیزمیر ئیتر ڕسمەکەم بینیوانێ هەر لەسەر ئەو بەلەمە بوو کاتێکە ئێمە ڕزگار کرد بوو کوڕێکاوە بەتانێکی سووریا و بەسەر خۆیان لەگە برادری خۆمان نازانم ڕانین ئەوان ئیتر زۆر شوبهەتیەوە کە نەڵێەوە لەوە چێ بەس من نازانم ئەمە تاکەکەی کاگە ئەحمەدە ئەمە دەفتەر و هێنشتەکانێتی ئەمە دەفتەری مەکتەبێتی ئەمە ژەری کاگە ئەحمەدە مەزنی پۆلی حەوتە ئەمەشی ئەحمەدە وەڵا یاگە خۆی کا بە ژوورە لەوانە تەنانە لە خۆشە جەڵدەیەک لێم بە نانی نازانێت لە خۆشیە چی بکەم لەوە چی ترعچی ماڵشتم هەیە مووی بەخشم بێن بە خەڵک سێراخان دەنگی منە بیستی؟ کاکە گیان تۆ دەنگی منە بیستی؟ حاڵ و وەزع و تەندروستیتان چۆنە لەگەڵ کاکەریما؟